گفتوگۆ لەسەر بابەتی تەوەری دووەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە شاری کفریەکەم کە لە ماوەی ڕابردوودا وەفدێکی باڵای وەزارەتی خوێندنی باڵای عێراق سەردانی شاری کفریان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە هەڵسەنگاندن بۆ کار و ئەدای زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان بکەن. زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان لە تەمەنێکی کووردا، بەڵام توانیوێتی جێپەنجەی خۆی لەسەر ئاستی خوێنی باڵا لە هەرێمی کوردستان بکاتەوە. ئەم زانکۆیە لە سەرەتاوە بە چەند قۆناغێک دامەزراواتە لە پەیمانگاوە، دواتر بوو بە زانکۆ لە ئێستادا چەند بەشێکی جیاوازی هەیە. ئەم بەشانە یا مەبەستم زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیانە، جگە لە شاری کفری لە چەند ناوچەیەکی تری گەرمیانیشدا هەیە. ئەوەی جێ خۆشحاڵیە کە لە سەرەتای دامەزراندنیەوە، لە سەرەتای دامەزراندنی زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوە هاوکار و سەرپەرشتیار و یارمەتیدەری دروستبوونی ئەم زانکۆیە بۆ. بۆیە بە سوپاسەوە لە شاری کفری دکتۆر چیاحسێنم لەگەڵایە سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان. دکتۆر بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. وەک لە سەرەتاوە باسم کرد وەفدێکی وەزارەتی خوێندنی باڵای عێراق سەردانی زانکۆکەیان کردووە. دەرەنجامی کۆبوونەوەکان چی بۆ هەڵسەنگاندن یاخود دانپێدانانی زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان؟ دەستان خۆش بێ، بەیانیتان باش، بەیانی ئێوەی بەڕێز و هەموو بینەرانی کورسات باش. دەرەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد، زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان خۆشبەختانە سەرەڕای ئەوەی کە تەمەنێکی کورتی هەیە لە چاو زانکۆ حکوومەکانی تری هەرێمی کوردستان. توانین بڵێن گەنجترین زانکۆیە لە ناو زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا، وەکو ئاماژەتان پێکرد بەڕێز جەنابی کە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها جەنابی وەزیری خوێندنی باڵا جەنابی کاک دکتۆر ئارام محەممەد قادر لە نزیکەوە متابعی ئەم زانکۆکەن، لە نزیکەوە پاڵپشت و پشتیوانی زانکۆکەمانن. بۆیە خۆشببختانە لە ماوەی ئەو تەمەنە کورتە زانکۆمان هەنگاوێکی باشی بڕیوە و ئێستاش ڕۆشتۆتە قۆناغێکی ترەوە. خۆشببختانە لە ماوەی هەفتەی ڕابردوو لوژنەیەک لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی فیدراڵ سەردانی زانکۆمانی کرد کە بە مەیدانی لە ماوەی 3 ڕۆژدا دراسەی ژێرخانی با بڵێن مادی و مرۆیی زانکۆکەی کرد و ئینشاءڵڵا ئێمە چاوەڕێی نەتیجەی ئەو لوژنەی وەزارەتی خوێندنی باڵای عێراقین بۆ ئینشاءڵڵا زانکۆمان ببێتە یەکێک لە زانکۆ دان پێنراوەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە دکتۆر ئەو هەنگاوە گرنگانە چین کە لەلایەن زانکۆکەتانەوە ئەنجام درراوە بۆ ئەوەی لەلایەن عێراقەوە یاخود لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بە ڕسمی دانی پێدا بڕێ، ئەو هەنگاوە گرنگانە چین؟ بەڵێ دیارە ئەگەر بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەران ئێمە زیاتر ڕوونی بکەینەوە، زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان یەکێکە لە 4 زانکۆ پۆلیتەکنیکیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان. وەکو ئاگدارن بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە شاری سلێمانیە، و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە هەولێرە و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لە دهۆکە. بە هەمان شێوە ئێمە لە پاڵ زانکۆی گەرمیان کە زانکۆیەکی ئەکادیمیە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانیشمان هەیە. واتە ئێمە ئەگەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان وەکو وتم 4مین زانکۆی پۆلیتەکنیکە و لەسەر ئاستی گەرمیانیش 2مین زانکۆیە لە پاڵ زانکۆی گەرمیانە کە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانمان هەیە. ئێمە ئەگەر باس لە پێکهاتەی زانکۆکەمان بکەین کە زانکۆیەکە خۆی لە 3 کۆلێج ئەبینێتەوە و لەگەڵ 2 پەیمانگای تەکنیکی، وەکو ئاگدارن زانکۆ پۆلیتەکنیکەکان هەم کۆلێج لە خۆئەگرێ هەم پەیمانگایش لە خۆگرێ، واتە هەم بڕوانامەی دیبلۆمە بەخشێ و هەم بڕوانامەی بەکەلۆریشە بەخشێ. بۆیە زانکۆی ئێمە وەکو ئاماژەم پێکرد پێکاتەکەی لە 3 کۆلێج و 2 پەیمانگای تەکنیکی. ئەگەر ئاماژەی پێ بکەم بۆ نمونە ئێمە زانکۆی کۆلێجی تەکنیکی کفریمان هەیە لەگەڵ کۆلێجی تەکنیکی کارگەڕی ڕزگاری کە لە قزای ڕزگاریەوە، هەروەها کۆلێجی تەکنیکی کەلار
و دواتر پەیمانگای تەکنیکی کەلار و پەیمانگای تەکنیکی کفریمان هەیە وەکوتم کۆی گشتی ئەمە 5 دەستگامان هەیە 3 کۆلێژ لەگەڵ 2 پەیمانگا و لە هەر 3 قەزاکە لەسەر ئاستی گەرمیان ئێمە کۆلێج و پەیمانگامان هەیە و سەرۆکایەتی زانکۆش لە شاری کفریە بۆیە ئێمە وەکوتم لە ماوەی ئەم 2 ساڵە بە پاڵپشتی جەنابی کاقوباد و جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ژێرخانێکی باشی چێ مادی چ مرۆییمان پێکەوە ناوە وەکوتم ئەم کۆلێجانە هەندێکی تازەیە لەسەر ئاستی زانکۆکە وە کۆمەڵە بەشی زانستی گرنگمان کردوتەوە کە بازاڕی کاری هەرێمی کوردستان و بازاڕی کاری گەرمیان پێویستی بە دەرچووی زانکۆ پۆلیتەکنیکانەوە بە تایبەتی تریش لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان کۆمەڵە بەشی زانستی گرنگمان کردوتەوە بۆیە خۆشبەختانە دوای ئامادەسازی وەکوتم لە ڕووی مادی و مرۆیەوە ئێمە داوایەکمان ئاراستەی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم کرد و لەوێشەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیرانیشەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵای فیدراری عێراق بۆیە خۆشبەختانە ئەو لوژنە 8 کەسیە سەردانی زانکۆمانیان کرد وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە لە ماوەی 3 ڕۆژە سەرجەم بەش و با بڵێن کۆلێج و پەیمانگاکان بە سەرۆکایەتی زانکۆیشەوە پشکنینیان بۆ کرد و راپۆرتی خۆیانیان نووسیوە و ئینشاڵڵا ئێمە ئومێدەکەین دەرئەنجامی ئەو راپۆرتە دەرئەنجامێکی باش بێ بۆی زانکۆکە بچێتە ناو لیستی زانکۆ دانپێنراوەکانی عێراقەوە و بۆی بتوانن خوێندکارانی ئێمە یاخود دەرچوانی بەشە زانستیەکانی ئێمە سوودمەند بن لە کۆمەڵی هەلی دامەزراندن کە لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە بۆمان دەرەخسێت. باشە دکتۆر چیا ئەگەر لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە بە ڕسمیدان بە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانرا و بە هیواشین هەروە بێ و دڵنیاشین هەروە بێ ئینشاڵڵا دوا بە دوای ئەوە پلانتان هەیە لە ڕووی جوگرافیاوە لەسەر ئاستی گەرمیان بەشی نوێ بکەنەوە؟ بەتەکید ئەوە یەکێکی ترە لە ستراتیجی زانکۆمان چکەم ئێمە وەکوتم ئەگەر بگەڕێنەوە بۆ پێک هاتەی ئەم زانکۆیە پێش دروستبوونی ئێمە تەنها پەیمانگایەکمان هەبوو لە کەلار لەگەڵ با بڵێن کۆلێجێک لە کفری بۆیە ئێستا خۆشبەختانە ئەگەر حسابی بەشە زانستیەکان کە ئەو کاتە ئێمە لە کەلار 10 بەشی زانستیمان هەبوو کە لە چوارچێوەی 2 بەشی کۆلێج و 8 بەشی پەیمانگاوە لە کفری تەنها 1 بەشی زانستیمان هەبوو ئێستا خۆشبەختانە 18 بەشی زانستیمان هەیە لەسەر ئاستی هەر 3 قەزاکە لەگەڵ 11 بەشی زانستی ئێوارانە بۆی ئەمە هەنگاوێکی باشەواتە شەوتێکی باشی بڕیوە زانکۆمان و ئینشاڵڵا دڵنیاین دوای ئەو دانپیانانەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە ئینشاڵڵا ئومێد دەکەین بە زووترین کات ئەو بڕیارە دەرچێ بۆیە ئینشاڵڵا ئێمە لە بەرنامەمانایە لە پلانمانایە کۆلێجی زیاتر پەیمانگای زیاتر بەشی زیاتر لە ناوچەی گەرمیان بەگشتی لەسەر ئاستی هەر 3 قەزاکە کە بە کفری و ڕزگاری و کەلاریشەوە بکەینەوە بۆی خوێنکارێکی زیاتر ڕوو لە زانکۆمان بکەن و لە ئێستایشدا ئێمە خوێنکارێکی زیاتر ڕۆمانتیەکە بە تایبەتی تریش ئێمە بتوانین خوێنکارانی ناوچە دابڕاوەکانی شوەرگرین بۆ نمونە خوێنکاری کەرکووکمان هەیە ئێستا و خوێنکاری بۆ نمونە خورماتوومان هەیە و هەروەها قەرەتەپەت جەلەولا خانەقین هەموو ئەو ناوچانەی کە هاوسنوورن لەگەڵ ئێماوەم ناوچەی جێناکۆکەن و خوێنکارێکی زۆرمان هەیە لەو دەڤەرە و زیاتر ڕۆمانتێ بکەن و بۆ ئەوانیش سوودمەند بن لە دەرئەنجام و یاخود سوودمەند بن لە ئەو خوێندنەی کە لە زانکۆمانە فەرەهەم کراوە. باشە دکتۆر لە ئێستادا دابینکردنی پێداویستیەکان بەگشتی و ڕەوشی بەشە ناوخۆیەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان لە چه ئاستێکدایە؟ خۆتان نەزانن بەداخەوە یعنی وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەداخەوە چەند ساڵێکە ئەو قەیرانە ڕووی تێکردووە بەڵام سەرەڕای ئەو قەیرانە دارایی کە هەیە بەرۆکی وەزارەتمانی گرتوۆتەوە کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەتوانم بڵێم بەشە ناوخۆیەکانی ئێمە لە زۆر بەشە ناوخۆیەکانی تر باشترە یعنی سوپاس بۆ کارمەندان سوپاس بۆ
با بڵێن دڵسۆزان و هاوکارانمان لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان لەسەر ئاستی هەموو با بڵێن کۆلێج و پەیمانگاکان ڕاستی هاوکارێکی باشن، مامۆسایانمان با بڵێن فەرمانبەرانمان هاوکاری سەرۆکایەتی زانکۆن. بۆیە سپاس بۆخوا توانیومانە لەو داهاتەی کە هەمانەوەکو زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان سەرڕای ئەوەی داهاتەکە هێشتا کەمە توانیومانە خزمەتێک با خوێندکاران بکەین و ئێمە چ لە کەلار و چ لە کفری چەند بەشە ناوخۆیەکی کوڕان و کچانمان هەیە. ئێمە لە کەلار دوو بینایی سەرەکی بەشە ناوخۆیمان هەیە، بەشە ناوخۆیەک بۆ کوڕان و بەشە ناوخۆیەکیش بۆ کچان، و لە کفریش بە هەمان شێوە چەند با بڵێن باڵەخانەیەکمان هەیە کە بۆ بەشە ناوخۆی بەکارهێنین. و من ئەمەوێت لێرەوە سپاسێکی زۆر تایبەتی بەڕێز جەنابی کاک باڤڵ بکەم، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کەرەستە و پێداویستێکی زۆر باشی بەشە ناوخۆیەکانی بۆ دابین کردوین. وەکو وتم ئەتوانم بڵێن لە ئاستێکی زۆر باشایە، با بڵێن نەڵێن 100%، بەڵام لە زۆربەی شوێنەکانی تر کە بەشە ناوخۆی هەیە، چ لە ڕووی کارەباوە، چ لە ڕووی سوتەمەنیەوە، چ لە ڕووی پێداویستەکانی بەشە ناوخۆیەوە، یعنی لەخوا بەزیا بێ لە ئاستێکی باش ڕاستە لەواچێ لە هەندێک شوێن هەرتی ئەبێت، بەڵام وەکو سپاس بۆ خۆ سپاس بۆ بەڕێزیان لە ئاستێکی باشدایە. بەڵێ جا دکتۆر باسی خەمخۆری سەرۆک باڤڵت کرد. ئێمە لە چەندین بۆنە دابینیومانە سەرۆک باڤڵ بەبێ جیاوازی خەمخۆر و دڵسۆزی سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان بووە. بە تایبەت بینیومانە کە گوێ لە خوێندکاران ئەگرێت. ئەم دڵسۆزەی سەرۆک باڤڵ وەکو سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان چۆن هەڵەسەنجێنی؟ بەدڵنایەوەکو وتم من بە تایبەتی ساڵی پار و پێرار ئەگەر بەڕێزیان نەبوایەن لەواچی ئێمە نەمانتوانایە درێژە بە خوێندن بدەین، ئەگەر بەڕێزیان نەبوایەن لەواچێ ئێمە نەمانتوانایە ئەسڵەن لە قۆناغی دروستکردنی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانە بووین ئەو کاتە. بۆیە ئێمە بە سوپاسەوە یعنی وەکو وتم هاوکارەکانی بەڕێزیان پێمان گەیشت و ئەم ساڵی ڕابردوویش بە هەمان شێوە چەند بار هەڵگرێک لە پێداویستی و سوتەمەنی ئێمە وەکو وتم لەلایەن بەڕێزیانەوە لەلایەن با بڵێن لە ڕێگەی بەڕێز کاک دکتۆر هاوڕێی شێخدارۆوە ئەو پێداویستیان ناگەیشتون بۆ زانکۆمان، وەلایەزال بە کوردەکەی ئێمە هەر داواکاریەکمان ئاراستەی بەڕێزیان کردبێ کە لەلایەن حکوومەتەوە نەتوانرابێ دابین کرابێ، لەلایەن بەڕێزیانەوە بۆمان دابین کراوە و وەکوتم لە ئاستێکی زۆر باشایە بەشە ناوخۆیەکان و تاقیقەکانی زانکۆشمان. باشە دکتۆر، من بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ئەمەیە گفتوگۆی بکەم لەگەڵ تا بەشە جیاوازەکانی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان تا چەند توانیوێتی یاخود چەند ئەتوانێت دەرفەت بۆ خوێندکاران بڕەخسێنێ بۆ ئەوی لە داهاتوودا هەلی کاریان بۆ بڕەخسێت یاخود بە شێوەیەکی کە کاریگەریان لە ناو کۆمەڵگەدا هەبێت؟ لە ڕاستیە ئێمە وەکوتم بەشە زانستیەکانمان هەر خۆی زانکۆ پۆلیتەکنیکیەکان جیاوازن لە زانکۆ ئەکادیمیەکان، بۆیە ئێمە کۆمەڵە بەشی زانستیمان هەیە بەسەر چەند سێکتەرێکا دابۆش بوون. بۆ نمونە بەشە زانستیە پزیشکیەکانمان، یعنی ئەمانە چ وەکو دیبلۆم کە 2 ساڵە و ئەخوێنێ و لای ئەمە چێتە دەرەوە با بڵێن تەخەڕوجەکە، و بەشە زانستیە پزیشکیەکانمان کە بۆ ماوەی 4 ساڵە. دیارەوەکوتم پزیشکیەکانمان لە ناو کەرتی پزیشکیە یاخود چ تایبەت بێت چ حکومی بێ ئەمانە جێگەی خۆیانیان کردوێتەوە، یعنی من بەدەمی خۆمان نەبێ ئەچینە هەر شوێنێک هەر ناوەندێکی با بڵێن پزیشکی کە دەرچووی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیانی لێبێت دیارن، یعنی لە شوێنەکانی ترەوە ڕاستی وەکوتم شایەتی ئەوەمان بۆ ئەدرێ کە ئەو بەشە پزیشیانەی لا ئێمە خوێندکارتیایە تەخەڕوجەکە ئەبنە خەڵکانێکی شارەزا و بنە خەڵکانێکی لێهاتوو لە ناو کەرتی تەندروستیا دیارن، و کۆمەڵێ بەشی تری بۆ نمونە ئەندازیاریمان هەیە، و کۆمەڵێ بەشی تری بۆ نمونە کارگەڕیمان هەیە، و بۆ نمونە بەشی ئایتیمان هەیە. ئەمانە کۆمەڵێ بەشی زیندوون بازاڕی کاری هەرێمی کوردستان و گەرمیانیش پێویستی پێێتی، بۆیە ئەتوانم بڵێم دەرچووی ئێمە زۆر باشە لە بازاڕە جێگەی خۆی بکاتەوە. بەڵێ جا دکتۆر، بۆی زۆر لە کاتت نەگرم، من دوا پرسیارت لێ یەکەم کێشە و گرفتەکانتان بەگشتی چیە لە ڕووی بینابێت،
پۆڵ بێت یاخود کەمی مامۆستا لە بەشە جیاوازەکان. ڕاستە وەکو ئاماژەم پێکرد لە سەرتاوە ئەوەی کە ئەو وەزعی بەسەری حکوومەتی هەرێمە هاتۆ کە ئێساکە هەموو دامەزراندنێکی ڕاگرتووە و خەرجەکانیش لە ئاستی پێویست و لە ئاستی پێویستی داواکاریەکانی ئێمانە حتمما وەکوتم ئێمە سەرڕای ئەو قەیرانە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان توانیوەتی ئەم قۆناغە ببڕێ بەڵام ئەگەر بێت و ئەو بابەتە لەگەڵ حکوومەتی عێراقا چارەسەر ببێ و کۆمەڵێ ستافی نوێ یاخود با بڵێن کۆمەڵێ خاوەن بڕوانامە هەن لە گەرمیانە ئەگەر حکوومەتی هەرێم وا بکە زیاتر هاوکارمان بێ بڕوانامە باڵەکانمان بۆ دابمەزرێنێ و هەروەها هەندێک با بڵێن تەخسیساتی زیاترمان بۆ بکە بتوانین بینایی زیاتر دروست بکەین حتمما زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان ئەچێتە قۆناغێکی ترەوە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان دڵیانتانەکەمەوە ئەبێتە یەکێک لە زانکۆ باشەکانی ناوچەکە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش. بەڵێ دکتۆر چیا حسێن سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی سەرکەوتوو بن وەک هەمیشە.